خۆشەویستیەکان بۆ خاک و بە هەمان بیری نەتەوەپەرستی بە معنای ڕەگەزپەرستی ناڵم خۆشەویستی بۆ نەتەوەی کورد جارێککە دەزەکاتەوە بە فێرکردنی مناڵانی کورد لە بواری مۆزیکا ئەگەر چی ئەو ساڵانێکی زۆر لە دەروی وڵات یەکێک بۆ لەوانەی کە لەگەڵ هەموو ئەو بارودۆخە دژوارەی کە لە دەروی وڵات بۆ خەڵکانی ئێمە ڕەخساوە ئەو دانەبڕاوە و لە کاری خۆی بەردەوام بووە لە سلێمانی لە دوای دامەزانی پەیمانگای هونەرە جوانەکانی کوردەوە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی ببورن لە هەشتاکانە کۆمەڵێکی زۆر لە فێرگە و بنکە و خەڵکی ئەکادیمی پێگەیشتون کۆمەڵێکی زۆر لە دەرچوانی پەیمانگا و ئەکادیمیا و هەڵگرانی بڕوانامەی ماستەر و تەنانەت دکتۆراشمان ئێستا لێرە هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام بیرکردنەوە و تێگەیشتن لە گرنگی هونەر لە گرنگی مۆسیقا لە گرنگی پەروەردەکردنی نەوەی نوێ لەسەر بنچینەی خۆشەویستی خاک کەمە بۆیە نمونێ مامۆستا بەڕێزانی پێشخۆم هێنایەوە لەبەرەوەی بەرهەمەکانیان ئەبینینەوە لەبەرەوەی هەم ئێمە وەکو ئەو نەوەی کە لە بەردەستی مامۆستا نامدارا پێگەیشتون هەم وەکو هاوڕێکانمان نەوەکانی بەردەم مامۆستایانی کە باسم کرد هەم ئەوانەی لە بەردەم مامۆستا لە بەردەستی مامۆستا ئەنوەر قەرەداخی و لە بەردەستی مامۆستاکانی کەی بواری هونەرا مامۆستا خالیس سەرکار هەموو بۆ ئەوەی ناو بیر نەچێ هەموو ئەوانە ئێستا بوونەتە ئەو نەوەی کە ڕابەرایەتی هونەرەکەن لە هەرێمی کوردستاندا بێگومان ئەو ڕابەرایەتی ئێمە بۆ هونەر بە ڕاوێژ و بە هەمانگی و بەو ڕێچکە و بەو بیری خۆشەویستەیە کە ئێمە لە سەردەستی ئەوان وەرمان گرتووە بۆیە جارێکی کە مامۆستا نامدار مامۆستاکەی من گەورەیەتی خۆی سەلماند گەورەیەتی خۆی سەلماند لەگەڵ گەورەیەتی هەموو ئەو مامۆستایانێکی کە ئێستا خزمەت بە وڵاتەکەن لەو سات وەختا کە خەڵک ئەم وڵاتە بەجێڵێ مامۆستا نامدار هاتوتەوە بۆ کوردستان لێرە دووبارە نەوەی کە پێگەێنێتەوە ئەگەر ئەم مامۆستایانی ئێمە شایانی ڕێز نەبن ئەگەر ئەمانە دەست بە سنگمانەوە نەگرین بۆیان ئەی بۆ دەست بە سنگ بکوێوە بگرین ئێمە وەفا ئەوەیە کە ئێستا هاوڵەکانم لە تیم مۆسیقای مناڵانی بێخود چ ئەوانەی کە بواری مۆسیقایان بەجێشتووە چ هەندێکمان لەوانەی کە لە بواری مۆسیقا ماوینێتەوە ئەوە تا هەممان لێرە ئامادەین ئەمە وای کردووە کە ئێمە نەوەی ئێمە هاوڵەکانی من لە هەموو ئەو بەڕێزانی کەیان بێنن لە بواری مۆسیقایە ئێستا توانیمانە لە کایەکانی ئەم وڵاتە لە کایەکانی ئەم کۆمەڵگایە ڕۆڵێک ببینین هەر یەکەمان بەپێی توانای خۆمان هەر یەکەمان بەپێی ئەو کونجە و بەپێی ئەو دەسەڵاتی کە گرتومانەتە دەست بۆیە زۆر گرنگە ڕێز و وەفای ئێمە بۆ مامۆستایانەمان تا سەر بێ تا ڕادەی پەرستن بێ کە من خۆم وام ئەم مامۆستایانی خۆمان تا ڕادەی پەرستن ئەیان پەرستم چ مامۆستاکەی خۆم مامۆستا نامدار چ هەموو ئەو مامۆستایانی کە ناوم هێنان هەمویان بە مامۆستای خۆمەزانم چ ئەوانەشی کە دەرسێکیان پێنەوتوم هەر بە مامۆستای خۆمیان دەزانم لەبەرانی مامۆستای هاوڵەکانم بوون مامۆستای هاوڕێکانم بوون ئەوانە بەڕاستی کوردپەروەری و نیشتیمان پەروەریان فێری ئێمە کرد ئێمەش خۆمان بۆ خۆمان لە دوای ئەوەوە زیاتر هەوڵماندا تا توانیمان سەرقاڵ بینەوە زۆر لە هاوڵەکانم ئێستا مامۆستای هونەرن زۆریان ئاوها خولی مۆزیکیان کردوێتەوە ئێستانەوە پێگەێنن ئەوانیش هەمان ڕێچکەی مامۆستاکانی خۆیان گرتوێتەوە خەڵکانێکی زۆری شەیە خەڵک فێری مۆسیقاکەن تەنها لە بەرامبەر ماددا کە بەڕاستی ئەوە دیارەکە هیچ ئاکامێکی نابێ و هیوادارم ئەو بەڕێزانش لە پاڵ دەستکەوتە مادیەکانە بەم ڕێچکەی مامۆستاکانی ئێمە بڕۆنەوە لەسەر ئەم نەهجەی کە ئەوان بۆ پەروەردەکردنی نەوەکانی خۆیان نەوەکانی دوای خۆیان دایان ناوە ئەوانش لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆنەوە بۆیە هیوادارم ئەم فێرگەی مامۆستا نامدار لەگەڵ هەموو فێرگانێکی کێسە لە سلێمانیا هەیە و لە هەرێمی کوردستان هەیە ببێتە ئەو فێرگە گرنگەی کە پێش مۆزیک کە من دڵنیام لێرە وایە پێش مۆزیک خۆشەویستی و تەبایی و خۆشەویستی خاک و پاچی ناخپاچی لە ناو ئەو کەسانە ئەچێنێ کە دێنان فێرگەیە مامۆستا گیان بەخێر بیتەوە سەرسەر و سەرچاو من خۆم ماڵم هەمووی لە خزمەتتایە دڵنیام هاوڕێکانم هاوڵەکانم چ ئەوانەی خوێنکاری تۆ بوون چ ئەوانەی کە خوێنکاری تۆش نەبوون
بە هەمان ڕۆح و بە هەمان بیر و ڕای من لەگەڵ تۆ تەعاملەکەن چۆن ئێمەش لەگەڵ هەموو مامۆستاکانی کە ئاوهین ئەم وڵاتە بۆیە جوانە بۆیە هیوایەکی تیا هەیە بۆیە ئێمە بڕوامان بە ئایندە هەیە لەبەرەوەی کە سەیری پێش خۆمانەکەین سەیری مامۆستاکانمانەکەین ئەزانین چیان کردووە کە سەیری خۆشمانەکەی نەزانین چۆن هەنگاومان ناوە بۆیە هەنگاوی ئێمەش بۆ داهاتوو بۆ نەوەکانمان ڕێنمایی ئێمە بۆ نەوەکانمان دڵنیام ئەگەر بەم ڕێچکەیە بڕوا ئەوە هونەر و ئایندەی ئەم وڵاتە هەرگەشە بێ چ جای ئەو هەموو قەیران و ئەو هەموو وەزع سیاسی ناخۆشی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام سەرنجام هەر ئێمە ئەبێ ژیان دۆست بین هەر ئێمە ئەبێت ئەو هیوایە بین بە خەڵک کە ژیانە بێ بەردەوام بێ و کەس چۆکدانەدا لە بەردەم هیچ ناخۆشی و هیچ تەنگ و چەڵەمەیەکە دووبارە پیرۆزەکردنەوەکەی فێرگەکەی مامۆستا نامدار مامۆستای گەورە و بەڕێزم کە هەتا ماوە قەرزانی زۆر سپاس زۆر سپاس بۆ برای بەڕێز خۆشەویستم کاک نیازنووری حەزەکەم جابەجارێ بە گۆرانیەک تۆزێ ئەم بۆنەی خۆشتر بکەین هەتانگەڕینەوە بیرۆریەکان هەرچەندە من دڵنیام ئەگەر مامۆستا نامدار چۆن لە تاراوگە توانوێتی گروپێکی توان بڵم 50-60 کەسی کۆبکاتەوە لێرەش ئەگەر شوێنەکە ئەوە بچووک بوو بە شەرمەزاری و لە ئاستی مامۆستاکانی هونەرا کە لە بەرامبەرمان دانیشتوونیەوە بە دوو ئامێرەوە لەبەر هەر حەزماکە مۆسیقا وجودی هەبێ ئێمە ژە بواری میلیای شەکەین ڕەنگە ئێستا گۆرانێکی کاک سەڵاح ئەحمەدجی لەگەڵ میلیە زۆر نەبێ بەڵام هەر توانین توانەکەی بۆ بگرین گۆرانێکی کاک سەڵاح ئەحمەدجی پەلمان بگرە و بمان بەرەوە بۆ کۆڵانەکانی مەڵکەنی و ئەو لەو کۆڵانەوەی کە پورزاکەتی لێبووی ئەوی کە ئەوی نەمێرە گۆرانی بەڵام لەو کۆڵانەوە بڕم لەو کۆڵانەوە بمان بە لە شێخانەوە بمان هێنە بۆ مەڵکەنی و برایان پاشا و لەگەڵ شایە زەماوەندە شتێک لەسەر مامۆستای گەورەم مامۆستا نامدار بڵێم دیارە من لە سەرەتای دەستپێکردنی کاری هونەری تاکە کەس بوو مامۆستا نامدار لە تیپی کۆمەڵی هونەروێژەی کوردی کە ئێمە من پێم وابێ هەموومان خۆمان بە قوتابی ئەو کۆمەڵا زانین کە کۆمەڵی هونەرە جوانەکانی ئێستایە من زۆر سپاسی مامۆستا نامدارەکەم ویستیشم تۆزێ شتی لەسەر بڵێم لەسەرەوەی کە لە ئەوروپا کە چۆن خزمەتی مناڵی کوردیە کرد و فێری کوردایەتیە کرد و فێری مۆسیقایە کردن و کە ئەوان قەت بە خەیاڵیانە ناتوێت چونکە زۆر جوو بوو ئەوان چوو بوو ناوێت کە ئاگایان لە هیچ شتێک نەبوو من خۆم بە دیارەوە بووم دیارە من چەند ساڵێک لەگەڵی ژیام لەوێ لە هۆڵندا ئەم بینی چۆن نەچوو لە گروپێکی دروست کرد بوو گروپێکی جوانی مناڵان چەند مناڵێکی خنجیلانی جوانی فێرکردن بە دایک و باوکەکانیشیانەوە دایک و باوکان زۆریان پێ خۆش بوو کە خۆشیانێشی سەروالت کردن و لەگەڵ مامۆستا نامدارە مۆسیقەلێن بە تاکید هەر هەموویشیان فێری ژەنی ئالەتی مۆسیقا بوون من زۆر سپاسی مامۆستا نامدارەکەم لێرەوە و پیرۆزبایشی لێکەم کە جایشتر هاتوتەوە بۆ خزمەتی مناڵی کورد لە کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی
سەرگەردێ لایەن پێم بە کۆتایەوە سەرم سەرگەردێ لایەن پێم بە کۆتایەوە سەرپەنجەم ڕێزی دایای بالی مۆتایەوە سەرپەنجەم ڕێزی گۆیڵ بالی مۆتایەوە جوانە کشکاڵە لەرزانایە کیردی کوردایانە شایە زەمایەوەندە خەنابەنداوانە ڕەشباڵە گیرەوە سێچی لەو باوانە داوای لێبوردن لە هەمووتانەکەم ڕەنگە ئێمە وەکو ئەم گروپە میلیە ئەگەر نۆتێشی مۆزارتیش بخەنە بەردەستمان ڕایکەین بە ستایلی میلی داوای لێبوردنەکەم ئەو گەرانی کاک سەڵا بۆ دوو هەمێرەوە زۆر زەحمەتە بەڵام هەر وتمان بە مۆسیقایشی ەگەڵا بێ وتەیەک لەلایەن مامۆستای گەورە و خۆشەویستم مامۆستا نۆقەرداغیەکە بفەرمێت بۆ پێشکەشنی وتێ عزیزان بەڕاستی قسەی جوان کرا لەسەر ئەم هونەرمەندە گەورە بەڵام من بە جۆرێکی کەمێ باسی بکەم نازان باسکردنەکەم لەو سەرەتایەوە باسی کەم کە خوێندکارێک بوو لە قوتابخانەی مامۆستایان کە هەموو خەمەکەی لە دەوری مۆسیقا کۆبووبووە چۆن ئامێرێک چۆن نۆتەیەک چۆن زانیاریەک لەسەر ئەو ئامێرە پەیا کات بووی کەوا بتوانێت دەستی بگرێت و بێتە ناو کۆڕی هونەرەوە ئایا لەو جێگەیەوە دەست پێکەم کە بووە بە مامۆستا وەرە قوتابخانەکانە تیپی مۆسیقای بێخودی دروست کرد هەروەکو هاوڵەکانی تری وەکو هونەرمەندەکانی تر مامۆستا درێر و مامۆستا سەراح و مامۆستا عوسمان بێمە کۆمەڵی هونەر جوانەکانی کورد کۆمەڵی هونەروێژەی کوردی ئەوسا کە هەموو خەمەکەی ئەو بوو تیپێکی مۆسیقەی جوان دروستکە زۆر جار سەریەنا بەسەرمەوە باسی گیر و گرفتەکانیە کرد باسی خەمەکانیە کرد ئەو خەمەکە هەستی پێکرد دنیاە بار و بەسەر کۆڵی ئەویست جێبەجێکا بەڵام دەوروبەرەکە هاندەر نەبوون بۆ ئەوەی کەوا بتوانێت ئیشەکان و ئەرکەکانی جێبەجێکە ئیتر زۆر خاڵ هەبوو لەو خاڵانە بەڵام لەگەڵەوەش کۆڵی نەدا ئەوە بوو لەوێ هات دەرەوە و بەڕاوێژکردن لەگەڵ چەندین کەس و وابزانانیەکێک لەوانە کە توانین تیپی مۆسیقای مەولەوی دروست کات بەو هەناسەی کەوا خۆیان ئانالیز ئیش بکەن کە من پەیمانم داوەتێ بە هەموو جۆرێک لە توانای خۆمان چی بێ چیشێک بەرم بەدەمەوە بوو هاوکاری کەم و هەمومان هاوکاریکەین نەکرد مختصر بێت لەسەر من بە تاقتێنها بەڕاستی چونکە ئەم جۆرە کەسانە پێویستیان بە هاوکاری هەیە پێویستیان بە شانگرتنی هەیە پێویستیان بۆ هەیە چیدیان پێویست لە هاوکاری بۆیان پێشکەشکەین ناخێکی پاک هەستێکی پاک کوردایەتێکی پاک پابەتکردی مناڵان لەم سەردەمەدا بە گیانی کوردایەتی و کەلتوری کوردی و هونەری کوردی پیانگەنی کارکی سەختە ئاسان نییە ئەم چۆتە ژێرباری من هیوای سەرکەوتن و سەربەرزی بۆ خوازم هیوادارم هەمیشە بە بیری جوان و بە بیرۆکەی جوان بێتە پێشەوە و ئەو ڕۆڵانەمان پەروەردەکەن ئەمان ئەتوان جیلی داهاتوو بگەێنە ناو کۆمەلگاوە دەستخۆشی لێ دەکەم هیوادارم هەمیشە سەرکەوتوی کاکەنەودار زۆر سپاس دەکەم سپاس بۆ مامۆستای گەورە خۆشەویستم مامۆستا ئەنۆقەرەداغی ئێستا گوێبیستی میلۆدیەکی میلی ڕەسەنەبین بە دەنگی هونەرمەندێکی میلی کاک ساڵحی چایەچی با فەرمێت سڵاو بۆ هەموو لایەک و هەمووتان بەخێر بێن زۆر خۆشحاڵم لە بەردەمی ئێوەی خۆشەویست و بەڕێزە گۆرانیەکی 30 ساڵ لەمەوە پێشەڵێمەوە زۆر خۆشحاڵم بەخێر بێن یاخوا لطاقة دلداريم خوصي ساكي من لطاقة دلداريم روناشي دلي من لبر لأزاريم روناشي دلي من لبر لأزاريم
دەزانی ئێستا ژمینالێ لە جاران زیاتر دەزانی ئێستا ژمینالێ لە جاران زیاتر دەڵە بۆ دەسووتێ مینالێ وەک پشکۆی ئاگەر دەڵە بۆ دەسووتێ مینالێ وەک پشکۆی ئاگەر بەڵام داخەکەم مینالێ ژانی شیرینەیەم بەڵام داخەکەم مینالێ ژانی شیرینەیەم لەومەی لە گەرمەد مینالێ ساردی دەبینەیەم لەومەی لە گەرمەد مینالێ ساردی دەبینەیەم کرد بعدد مینالێ دەرگادانیستێن کرد بعدد مینالێ دەرگادانیستێن چاوە کرباتیر مینالێ بۆ عاشق کوستێن چاوە کرباتیر مینالێ بۆ عاشق کوستێن سرت تماوم مینالێ بەدڵ بۆ دەگەریەم سرت تەماوم مینالێ بەدڵ بۆ دەگەریەم تەناڵم دەڕەوا مینالێ بۆ عەرشی عازیەم تەناڵم دەڕەوا مینالێ بۆ عەرشی عایازی پر زۆر خۆشەڵێ بە بەڵگەی سەوت و سوورە و ڤیدیۆ ژامە ئەگەر لێرە نیڵێم شە لە فێسبووکە بڵایەکەمەوە یەکێک لێرە بێڵی باشترە هزار عیب داوای لێبوردنەکەم تاوان من مۆسیقی نیم لەگەڵ ڕێزما بۆ برادرە مۆسیقەکانم هیوادارم لە ئاستی خواستی ئێوە و ئەوانیشە فەرمی خواکە گیانە لەنا کەس کاریە خاکم بەسەر ڕۆی بەبەڕم خوایە وەڵڵا خوایە تا بمژێنی تا لەبەر کافی کەسێ ئەمرمۆ گیانە لە پێکەوتوم وەڵڵا
دەپێکەوتوم نەفسم بۆەوە دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری یار وەڵڵا لەبەر پیری سرم خۆی ناگرێت تازە پێ ئەگرمەوە سبيني يحشر المرى والله سبيني يحشر المرى وذراقال فرسة أمره تبراب لمن يا وار تبراب لمن باكس حشري نبي لقى الحشر